بینەرانی بەڕێز جارێکی دیکە لە بەرنامەی ڕاوێ ڕۆژی ستێرک تیڤی ئەم کاتەوە هەموو کاتێکتان باش. لە بەرنامەی ئەم شەوماندا بە بەرفراوانبوونی چالاکیەکانی هەپەگە و یەژاستار لە باکووری کوردستان و ئەڵبەتە کوژران و برینداربوونی دەیان سەربازی تورکیا، هەروەها لە بێدەنگی ڕای گشتی و پارتەکانی باشووری کوردستانیشدا بەردەوامیدان بە داگیرکاری ڕژێمی تورکیا لە باشوور، ئەمە و هەڵبژاردنەکانی پەرلەمانی عێراق و بڕیاردان بۆ هەڵبژاردننی پێشوەخت لە تورکیا لە بەرنمەکەدا دەخینە بەر ڕاوە و گفتوگۆ و تاوتویان دەکەین. بۆ مەبەستاش لێرە لە ستۆدیۆ میوانداریمان کردووە لە زۆر بەڕێز هیوا دیلان ڕۆژنامەوان، هەروە لە گەرمیانی شەو بەڕێز یۆسرا ڕەجەب هاوسەرۆکی تەفگەری ئازادی هەرێمی گەرمیان و کاندیدی نەوەی نوێ لەگەڵمان بەشدار دەبێت لە ڕێگەی سکایپ و ئەڵبەتە گەر کێشەیەک نێتە پێشەوە، هەروەها لە شنگالی شەو بەڕێز خودیدا مراد کاندیدی پارتی ئازادی و دیموکراتی پادێ بۆ هەڵبژاردنەکانی پەرلەمانی عێراق بە تەلەفۆن لەگەڵماندا بەشدار دەبن. سەرەتاش بەناوی ئێوە و بەناوی خۆمانەوە بەخێرهاتنی هەموو میوانانی بەڕێز دەکەین، بە تایبەتی بەڕێز هیوا دیلان کە لێرە لەگەڵماندایە. زۆر زۆر بەخێر. زۆر سپاس بۆ بەڕێزت کاگیوە. یەکەم مژارمان باکووری کوردستانە، لەوێ چالاکیەکان بەرفراوان دەبن، بەدەیان سەربازی تورکیا دەکوژرێن، سەربازگە بە تەواوەتی وێران دەکرێت، دوایین لێدوانی هەپەگەمان لەو بارەوە هەیە، پاشان دێمەوە گفتوگۆی لەسەر دەکەین. بەڵێ بینەرانی بەڕێز لە دوایین لێدوانی هەپەگەدا کە سەبارەت بە چالاکیەکانی گەریلاکانی خۆیان و ژنەگەریلاکانی هێژاستار داوێتی ئاماژەی بۆ داوەکە وێڕای ئەوەی سەربازگەیەکی مەزنی ڕژێمی تورکیا بە تەواوەتی لەناو براوە، لە چەندین چالاکی گەریلاکانیشیاندا 30 سەرباز لە ناویاندا فەرماندەیە کوژراوە. ناوەندی ڕاگەاندن و چاپەمەنی هێزەکانی پاراستنی گەل هەپەگا لەسەر ماڵپەڕی فەرمی خۆی سەبارەت بە چالاکی گەریلاکان ئەم زانیاریانەی بڵاو کردوتەوە. هەپەگا ئاشکرای کردووە لە ناوچەی بازیری سەر بە ئاگری سوپای تورکی داگیرکەر وەک ئامادەکاری بۆ قۆناغی نوێی شەڕ سەربازگەیەکی نوێی دروست کردبوو. ڕۆژی 15 ئەم مانگا گەریلاکان لە چوارچەوەی هەڵمەتی شۆڕژێڕی سەرکەوتن لە دژی ئەو بارەگایە چالاکیان ئەنجامدا و تێیدا هەموو بنکە و سەنگەر و بارەگاکانی نێو سەربازگەکەیان بە تەواوی خاپور کردو و هاوکات 20 سەربازی سوپای تورکیا کوژراون کە لە ناویاندا فەرماندەیەکش هەیە. هەپەگا ڕاشیگەیاندووە دوا بەدوای چالاکی گەریلاکان بە پشتیوانی هەلیکۆپتەری کۆبرا و سکۆرسکی چوونەتە مەیدانی شەڕەکە و کوژرا و بریندارەکانیان گواستوتەوە. لە درێژەی لێدوانەکەیدا هەپەگا ئەوەشی ئاشکرا کردووە ڕۆژی 18 ئەم مانگا پاشنیۆڕۆکەی لە ناوچەی کاغەزمانی سەر بە پارێزگای قەرز گەریلاکان سەربازانی ئەرتەشی تورکیان کردوتە ئامانج و لە ئاکامدا 2 سەربازی سوپای تورک کوژراون و سەربازێکی دیکەش بریندار بووە. هاوکات بە گوێرەی ڕاگەندراوەکەی هەپەگا لە ڕۆژی 16 نیسان سەر لە بەیانیەکەی لە گردی گوزێ کوورەکەی سەر بە شەرناخ گەریلاکان لە چوارچەوەی هەڵمەتی شۆڕژێڕی شەهیدانی بەستا و شەهید دەلال ئامەد سەرباز و بەکرێگیرەوانی سەر بە ئارتەشی تورکیان کردوتە ئامانج کە چەندین ڕۆژ بوو لە ناوچەکە ئۆپەراسیۆنیان دەست پێ کردبوو. لە ئاکامدا لانی کەم 8 سەرباز کوژران و ژمارەیەکی دیکەش بریندار بوون. هاوکات گەریلاکان چوونەتە سەر تەرمی سەربازان و هەروەها دەستیشان بەسەر هاوەنێکی 69 ملیم چەکێکی جیسی بڕێکی زۆر لە چەک و جبەخانەی سەربازانی ئەرتەشی تورکدا گرتووە. دوا بەدوای چالاکی گەریلاکان بە فڕۆکەی جەنگی و ئۆبوس و هاوان ناوچەکە لەلایەن ئەرتەشی تورکەوە بردومان کراوە. لە کۆتایی لێدوانەکەیدا ناوەندی ڕاگەاندن و چاپەمەنی هێزەکانی پاراستنی گەل هەپەگا ئاشکرای کردووە لە ناوچەی خەزانی سەر بە بەدلیست ڕۆژی 11 نیسان سوپای تورک ئۆپەراسیۆنی دەست پێ کردبوو. هاوکات لە ڕۆژی 17 نیسان هەلیکۆپتەری سکۆرسکی هێزی ڕەوانەی ناوچەکە کردووە. یەکینەکانی سوپای تورکیا بانهێنی لە ناوچەکە بەجێ گیرابوون، بەڵام گەریلاکان پێیان زانیوە و لە دژیان چالاکیان ئەنجام داوە. بەڵام سەبارەت بە کوژرا و بریندارانی هێزەکانی دوژمن زانیاری تەواو بەدەست نەکەوتووە. هەمان ڕۆژ سەربازانی سوپای تورک بێ ئەوەی هیچ ئەنجامێک بپێکن لە هەرێمەکە بە ناچاری کشاونەتەوە. بەڵێ دێنە خزمەتی میوانی بەڕێزی بەرنامە کاگیوا دیلان دووبارە زۆر زۆر بەخێر بێن. ڕژێمی تورکیا لە کاتێکدا ئیدعا دەکات لە ڕووی سەربازیەوە باڵادەستە سەرکەوتۆ واشی نیشاندەدا ئیدی هەموو باکووری کوردستان پاکراوەتەوە، دێ لە باشووری کوردستان دەیەوێت بگاتە قەندیل و سیدەکان وانە داگیر بکە. بەڵام ئەمڕۆ بە تایبەتی ئەم لێدوانەی هەدەپە ئەلبەتە باسی ڕۆژانی ڕابردوو ناکەم، تەنها باسی ئەمڕۆ بکەین، شتێکی دیکە دیمەنێکی دیکەمان نیشان دەدا. ئەمەی کە ئەمڕۆ ڕوویداوە سەربازگەیەک لەکوێ لە باکوورترین خاڵی باکووری کوردستان کە پارێزگای ئاگریە
بە تەواوەتی خاپور دەکرێت ئەمانە خوێندنەوەی چیان بۆ دەکرێت. زۆر سپاسانەکەم بۆ دەرفەتە ئەوەی ڕاستی بێ شەڕەکە هێستا گەرم نەبوو یاخود یەشتە دژوار نییە بێگومان لە زستانیش وەرزی زستان بەڕێوەبەرایەتی بڵێن فەرمانداری گشتی هەپەکە لێ دوانێندا بوو کە یەکەم جارە لە مێژووی تەفگەری ئازادی گەلی کوردستان تەفگەری بڵێن هێزی سەربازی گەلی کوردستان ئەوە چالەکی دەبن وەک نموناگەر هەڵان نەبم لە ناو وەرزی سزتاندا کە بڵێن کە لە 3-4 مانگی ڕابردوودا هەمان ئەتوانین بڵێن سی نزیگەی 40 چالەکی بەڕێوە چوونە لەو چالەکیانشدا زستانی باکووری سەختە بێگومان زستانی وەک باشوور نۆرماڵ نییە هەتا ئەوروپاش نیە بێگومان ینی ئەوە دەرفەتێکە یاخود قۆناغەکە هەنگاوێکی دیکەی نرد لەبەرەوەی وەکوتم ینی لەو وەرزە کە پرۆپاگەندەی هەم سوپا هەمیش ڕایدارن بڵێن بەرپرسانی دەوڵات ئەوە بووکە گەریلا لە هەندێک هەرێم نەماون ینی لەو هەرێمانش کە زۆر باوەڕی بەخۆی هەبوو دەوڵاتی تورک هەرێمی سەرحەدا لە هەرێمی سەرحەدیش بێگومان چیاکەی کە هەتا ڕادەیەکە توانین بڵین کە ئەگەر ئاسیش نەبێ یانیش ئەگەر دژوار نەبێ وەک شوێنەکانی دیکەی شرناخ و زاگرۆس کەمی ئەوش نییە لەبەرەوەی چایەکی هەنێک شوێنی ئەتوانین بڵین بەرزترین 5,000 متر زیاتر تەندورەک ئەمانە هەرێمەکەن کە ناتوانێت دەوڵەت بە هیچ شێوەیەک ناتوانێت کۆنتترۆلی بکە ینی کۆنتترۆلی پێویستی بە ئەوێکی زۆرە بە هێزێکی زۆر هەیە بەڵام ئەمڕۆ تەکنیک پێشکەوتووە دوژمنێکی بێڕەحم دوژمنێکی دڕندا وەحشیێتوانین چەند ناوێکی لێ بنین وەک دەوڵاتی تورە کە هیچ شتێک ناپارێزە هەموو تەکنیکێک بەکاردێنێ بۆەوەی ئەم شۆڕشە ئەم تەفگەرە ئەم هێزە بە هێزەی کە لە ڕۆژەڵاتی ناوین بنگەی خۆی دروست کردووە لە ناوی ببە بەڵام هەتا ئێساکەش لە دوای 40 ساڵ سەرکەوتونە و باوەڕش ناکەم سەرکەوتوو بێ لەبەرەوەی گەریلایدی بووە تا ئەو ڕوحی کایتر ئەگەر دارەکانیش بمێنێت لە چیاکان ئەگە بەردەکانیش بمێنێت سنگەرەکانیش بمێنێتەوە خۆی لە خۆی دابێتە ترسێکی قێزەوەن بۆ دەوڵاتی داگیرکار جا تینەوە سەر پرسەکە ینی بەهێزبوونی چالاکیەکان لەو ڕوەیە تا کە ئەمڕۆ تێکۆشانێکی هەمەلایەنەیە لە هەر 4 پارچەی کوردستان ئەگەر 3 پارچەی کوردستانی بە دژواری دەوڵەتی داگیرکەر هێزەکانی بڵاو بووەتەوە و لە بەرامبەر ئەوەدا لە ڕۆژاوای کوردستان لە باشووری کوردستان لە باکووری کوردستان هەتا ڕادێکی کەمیش ڕژێمی ئێران کە هێزی هەیە لە ڕۆژەڵاتی کوردستانیش چالاکی هەرایە بەڵام ئەو چالاکیانی کە دەبن بڵین تایبەت هەرێمی سەرحەد ئامەد دێرسم ئەتوانی بڵین شرناخ بەگەشتی بۆتان دەریای ڕەش لە هەفتەی ڕابردوو لەوێ چالاکی هەبوو یانی ئەمانەوە دەرەکەن کە هێزی گەریلا بێگومان ئەو پرۆپاگەندانەی کە دەوڵەتی کاکە ئێمە گەریلامان ناو بردووە فڵان فەرماندەر بێگومان ئەم شۆشش ئەوە فەرمانداری شەید بوونە لە هەمان کاتیژدا گەریلاکان پڕکردنەوەی ئەو شوێنی و فەرماندارە بووە ینی لە ڕۆژانی ڕابردوو فەرمانداری هەرە قارەمانی ئەم گەلەمان یەک ڕۆڕی ئەو گەلە کەماڵ گارزان شەهید بوو بێگومان خەمێکی گەورەیە بۆ گەلی کورد بۆ تەفگەری ئازادی بۆ هێزی یەپەگە و ببورن هەپەگە و ێژە ئاستار ئەمە بەڵام نەشەڕەکە دووڕاوە نێش هەنگاویان بۆ دۆ ناوە بێگومان وتم بێگومان وەرزی زستانیش وەرزێک بوو دژوار بوو بۆ گەلی کورد وەرزێک بوو لەبەرەوەی قوربانی گەلی کورد زۆر بوو لە ڕۆژاوای کوردستان لە باشووری کوردستان بەڵام لە بەرامبەریشدا زەبرێکی باشش لە دوشمن درراوە ئێمە ئەوەش بیر نەکەین تەنیا لە سەرحەدنا کە ناو چەند ڕۆژی ڕابردوودا چالاکیەکان گەیشتەوەی کە 30 سەرباز و فەرماندەریش بکوژرێن بەڵام لە بۆتانیش بامان شێوەیە یعنی ڕۆژ لە دوای ڕۆژ ئەو تەکنیکەوەنە پێشکەوتووە دوژمن هاوکاری زلی هێزەکان هاوکاری دەوڵەتی تورکەکەن بۆ بە پێشخستنی ئەو پرۆژەی کەیانە لە ناوبردننی گەلی کورد بێگومە هەتام ڕۆ سەرکەوتون و بە سەرکەوتوش نابێت لەبەرەوەی ئەو هێزەی کە لە ناخی ئەو گەریلایەنە دروست بووە لە ناخی ئەو تەفگەرە دروست بووە بێگومان هەروە بڵین بە چەند پۆپەراسیۆنێک لە ناو ناچێ
ئەگەل ئۆپەراسیۆنێک چەند هەواڵێک شەهید ببێت لە ئۆپەراسیۆنێکی دیکە یانش لە کاردانەوەیکی دیکەدا دەتوانێت تۆڵی ئەو کەسانە بکرێتەوە. ئەمڕۆ لە شەڕناخیش هەمان شێوە هەڵمەتی شەهید دلیل ئامادەیە بێگومان لەوێش بە چەندین سەرباز سوراوە لە هەرێمی برادۆز بیر نەکەین کە ڕژێم بە هاوکاری پارتی دیموکراتی کوردستان لە لێلکان هەیە لە هەرێمەکانی دیکە هەیە، ینی دوشمن بە تەنیا ناتوانێت هەر تشت چوار بەڕێوە ببە، بێگومان ئەو کەسانەی ئەو پارتە بڵێن ئەو پارتانی کە لەواکە دەسەڵاتدارن ڕێخۆشکەرن هاوکاری دەکەن، ینی ئەمڕۆ لێدوانێک هەبوو باوەڕم لێدوانەکەمانە حەزەکەی باگوێ لەو لێدوانە بگرین پاشان پێکەوە بکەین هەر لەسەر ئەو هەڵوێستانەی کە پارتی دیموکراتی کوردستان ئاماژەت پێدا ئەلبەتە تەفگەری ئازادی کۆمەڵگەی کوردستان لەگەڵ ڕەژاگ ئەمڕۆ لە کۆنگرەیەکی ڕۆژنامەوانیدا ئیدانەی هێرشە داگیرکاریەکان هەروە لەشکرکێشیەکەی دەوڵەتی تورکیان بۆ سەرخاکی باشووری کوردستان کردووە، سەلبەتە سەرکۆنەی بێدەنگی حکوومەتی عێراق و حکوومەتی هەرێمیان کردووە، هاوکات ئەوان هەڵبەتە قسەی ئەوانە دەڵێن پارتی دیموکراتی کوردستانیش هاوکار بۆی کە ئەرتەشی تورک بێتە ناو خاکی کوردستانەوە. خێر بۆ داگیرکاری دەوڵەتی تورکیا بە درێژایی 100 ساڵەی کۆماری تورکیا سیاسەتی کوشتن و لەناوبردن بەرامبەر بەگەلی کورد پەیڕەو کردووە، هیچ مافێکی سەرەتایی نەتەوەی کوردی قبوڵ نەکردووە، لە بەرامبەر هەر داواکاریەکیش بە ئاگر و ئاسن وەڵامی داوەتەوە. ئەم سیاسەتە شۆڤێنەی دەوڵەتی تورکیا تەنها بەرامبەر بە کوردی باکوور پەیرەو نەکردووە، بەڵکو پەلاماری پارچەکانی تری کوردستانی داوە بە ئامانجی داگیرکردن و لەناوبردنی گەلی کورد. لە دوای ساڵی 1990ەوە بەدەیان جار ئۆپەراسیۆنی سەربازی بۆ باشووری کوردستان کردووە و سنووری بەزاندووە بەبێ ئەوەی حسابی بۆ سەروەری هیچ وڵاتێک کردبێت. هەڵوێستی حکوومەتی هەرێمی کوردستانیش تەنها بێدەنگی و بێ هەڵوێستی بووە بەرامبەر ئەم هەموو دەستدرێژی و بردومانانەی دەوڵەتی تورکیا کە کردوویەتی بۆتە هۆی شەهیدبوونی دایان هاوڵاتی سڤیلی باشووری کوردستان و زەرور زیانی ڕەز و باخ و مەزراکان. لە هەندێک جاریشدا پارتە دەسەڵاتدارەکانی هەرێمی کوردستان هاوکاری دەوڵەتی تورکیایان کردووە، بە تایبەتی پارتی دیموکراتی کوردستان. ئەم هەڵوێستەی پارتی ئەوەندەی تر پێگەی سیاسی کوردی لاواز کردووە لە ئاستی کوردستان و جیهاندا بۆتە هێز بۆ دوژمن. ئێستاش بە هاوکاری و پێشڕەوی پارتی دیموکراتی کوردستان سوپای داگیرکەری دەوڵەتی تورکیا دەیان کیلۆمتر هاتوۆتە ناو خاکی باشووری کوردستان. حکوومەتی هەرێمی کوردستان وەک ڕەفتاری هەمیشەیی بێدەنگی هەڵبژاردووە. ڕوبەڕووبوورەوەی لەشکرکێشی تورکیا ئەرکی هەموو پارت و ڕێکخرا و تاکێکی کووردە. ئێمەش وەک تەفگەری ئازادی کۆمەڵگای کوردستان بە هاوبەشی ڕێکخراوی ژنانی ئازادی کوردستان بە ئەرکی سەرشانمان هەڵدەستین بۆ وەڵامدانەوەی ئەو لەشکرکێشەی دەوڵەتی تورکیا هەڵدەستین بە ڕێپێوانێکی جەماوەری لە هەموو شار و شارۆچکەکانی باشووری کوردستان بەرەو هەرێمی برادۆست بۆ ڕێگریکردن لە داگیرکردنی باشووری کوردستان لەلایەن دەوڵەتی تورکیاوە و داوا لە هەموو پارت و ڕێکخراوە دیموکرات و تاکەکانی باشووری کوردستان دەکەین بەشداری ئەم چالاکیەنەتەوەیە بکەن. ڕۆژی شەممە ڕێکەوتی 21/4/2018 کاتژمێر 6 بەیانی لە بەردەم باخی گشتی کۆ دەبینەوە و لەوێەوە بەڕێدەکەوین. مردن و سەرشۆڕی بۆ دەوڵەتی داگیرکەری تورکیا و خیانەتکارانی باشووری کوردستان. تەفگەری ئازادی کۆمەڵگای کوردستان بە هاوبەشی ڕێکخراوی ژنانی ئازادی کوردستان. بەڵێ بەڕێزی وا دیلان ئەوە لێدوانەکەی تەفگەری ئازادی ئاماژە بە زۆر خاڵ دەدا هەڵبەتە ڕێپێوانێکی ژەیە بەرە و برادۆست. بەڵێ یانە بۆی قسەکەم گرێ بدەم بە یەکەوە لەگەڵ ئەو لێدوانەی تەفگەری ئازادی بێگومان ینی وتم ئەو چالاکیانەی کە ئەمڕۆ هەم لە باشوور ینی تەواوەتی ئەتوانین بڵین ئەو دەسەڵاتەی کە زوونی زەردا دەتوانین بڵێن ئیدی بن کۆنتڕۆلی دەوڵەتی تورک بەڕێوە دەچێت. ینی بەڕێز جەمیل بایغیش لە ڕۆژانی ڕابردوو وتارێکی هەبوو کە ناوەندی ئەو پیلانەی کە دادەڕژێ لە قونسوخانەی تورکیاوە لە هەولێرە و بۆی دادەڕژن. ینی ئەو پیلانە تەواوکردنی لەگەڵ ئەوەی کە هەنێک دەڤەر کەوتە دەستی بڵین دەوڵەتی تورک
ئەتوانین بڵێن ینی هۆکار چییە گەریلا کە خەبات لە دژی دەوڵەتی تورکاکە لە ناو خاکی باشووری کوردستان بووە لە بەرزان لەوێ چالاکی بکە ینی ئەمە لەوانەیە هەنێک جار پرسیار بۆ ئینسان دروست بکە گەلۆ دەوڵەتی تورکاری لەوێ چییە ئەگەر دەیکەنە بەهانە هەنێک جار پرۆپاگەندەیە واگەن پەکەکاریوی لە باشوور چیە ئەی بۆشی ئەو کەسە پرس ناکە ئەی باشە دەوڵەتی تورک لە سوپای تورک نەدەوڵەتیش سوپای دەوڵەتی کە دەستی هەیە لە کوشتنی بە سەدان منداڵ لە عفرینە لە دەڤەرەکانی دیکە لە جزیرە لە سوور ئەو هێزەی هێناوەتە بەرزان کۆنتترۆلی بنەماڵە و ئەو ستاتویاکە کە بەرزانی دەیەوێ لە هەرێمەکە بۆ خۆی دایمەزرێنە بۆیە لەگەڵ ئەو ڕەوشەی کە ئێستا هەیە هاوکارمان مەسەنن ڕۆژنامەوان لە نیوزگور پۆلیتیکا ئەمڕۆ لێدوانێکی دابوو یاخود وتارێکی نووسی بوو گەلاوێش باس لەوە دەکا کە ڕەوش لەبەرەوەی ئەو خۆشی لەو هەرێمەیە هەرێمەکەی باش هەڵدەسەنگێنێ وتارێکی باش و پوختی نووسیوانێک زانیاری تێدایانێک ڕەوشی سیاسی دەنرخێنێ هەنێک کە شتی نوێ لەبارەی برادۆستەوە هەروە لەبارەی ڕۆژی باشووری کوردستان کە چی هاوکارن چۆن هاوکاریان دەکەن هەتا باسەوە دەکا کە لاشەی کوژراوانی دەوڵەتی تورک لە لێلکان هێشتاش لەسەر ئەو تەپەیە بووە بەڵام بە شێوەیەک لە شێوەکان بوونەتە هاوکار دەوڵەتی بڵێ بۆتە هاوکاری دەوڵەتی تورک پارتی دیموکراتی کوردستان بە ئۆتۆمبیل لە مەدینەکانی خۆیان هاوکار بوونە کە جەنازەکانی لەوێ بگوازنەوە لەبەرەوەی باش دەزانن ئەگە تەکنیکی دەوڵەتی تورکە بێ بێگومان تەکتیکی ئەوی شەیە گەریلا شەیە کە دەتوانێت لە بەرامبەر ئەو شەرت و زروفی هەوا بێ لە هەلومەرجی خراپی ڕەوش بێت چی بێت دەتوانێت بەرخودان بکە و دەتوانێت قارەمانە بجەنگێ بۆیە ئەو لێدوانەی تەفگەری ئازادی شە لەو چوارچەوەیەدا لە بەرامبەر ئەو دەسەڵاتی کە ئەمڕۆ پارتی و لە هەوڵ دەدا بۆ ئەوەی دەوڵەتی تورک کێشمە یاخود بقواسێتەوە بۆ باشووری کوردستان بەڵام تەفگەری ئازادی کە تاکە لایەن نەتوانین بڵێن لە باشووری کوردستان ئەبێ هەندێک لایەن هەنێت بە ناوی سەر بەغۆوانێک بە ناوی ڕێکخراوە هەڵوێستیان هەیە بەڵام بەگشتی هێشتا هەڵوێستێکی ڕوون دەرنەکەوتەوە ینی ئەگەرمەکتەبی سیاسیان تێرناکە بێگومان دەبێ یەکەتی نیشتمانی کوردستان بەڕسمی لێدوان بدا بڵێ من لە دژی ئەو دەستی وەردانم و هێشانم دەبێت گۆڕان بزوتنەوەی گۆڕان بە ڕسمی بە فەرمی لێدوان بدا بڵێمە لە دژی ئەو هەڵوێ بە پراکتیکیش بێگومان ئەگەر بانگەوازی بکەن با خەڵک ڕاپەڕێ ئەمانە هەموویەوە دەرەخێنێ بۆیە تەنیا وتم تەفگەری ئازادی کۆمەلگای کوردستان لە باشووری کوردستان هەڵوێستی لەگەڵ پارچەکانی دیکەی کوردستان هەیە بۆیە هەوڵدەدا بە ڕێگایەکی دیکە چکو ئەو هێرشانە دەبنە کۆمەڵکوژی لەسەر گەل لە شەلات زێسیە برابەیەکەوە کۆمەڵکوژکردان لە دۆڵی باڵیان 4 ئینسان کەچوون بۆ پیرۆزکردنی نەورۆز کۆمەڵکوژکردن ئەمانە هەمووی کۆمەڵکوژیەکانی کەندە کۆڵا و نازانم ئەوانەی کە لە بیرم ما بێ شوێنەکانی دیکە ڕاستە کورتەک و زارگەلی ئەمانە هەمووی کۆمەڵکۆژین بەچی ڕێگایەک بووە بەو ڕێگایی کە پارتی دیموکرات چاوی خۆی گرتووە حکوومەتی هەرنیمی کوردستان بێ هەڵوێستا لایەنەکانی دیکەش گوێی خۆیان گرتووە و خەمیان نییە ئەمانە هەمووی وا دەکات ئیدی کە دەسەڵات بێ هەڵوێستا تەفگەری ئازادی بکەوێتە ناو هەوڵدانەوە بۆ ئەوەی بەرامبەر ئەو لەشکێشکێشیە زۆر باش بەڕێز دیلان خاتوو یوسرا ڕەجەبمان لە گەرمیانەوە لەگەڵدایە بەڕێزیان ناوسەرۆکی تەفگەری ئازادین لە گەرمیان هەروە کاندیدی نەوەی نوێشن بۆ هەڵبژاردنەکان خاتوو یوسرا ئەگەر ئێستا گوێت لە منە ئەم کاتت باش و زۆر بەخێر بێن بۆ بەرنامەی ڕاوێڕۆژ سپاست دەکەین دەستپێک بەر لەوەی بچینە مژاری هەڵبژاردنەکانەوە ئەمڕۆ تەفگەری ئازادیەکەتانەوە لە باشووری کوردستان لەسەر و داگیرکاریانی ڕژێمی تورکیا لێدوانێکی ڕۆژنامەوانیان داوە دەمەوێت دیسان لە زاری بەڕێزیشتانەوە کە هەم کاندیدێکی بۆ پەرلەمانی عێراق گوێبیستی هەڵوێستی بەڕێزی شدبین لەبارەی داگیرکاریەکانی ڕژێمی تورکەوە. بەڵێ بێگومان ئەوەی کە تورکیا پێی هەڵدەستێت بە تەجاوزکردنە سەر خاکی باشووری کوردستان کە هەرێمی کوردستان سەر بە حکومەتی فدرالی عێراقا دەتوانین بڵێن تاکە هەرێمە لە فدراڵەتی عێراقا ئەمە خۆی لە خۆیدا
ئەمە خۆی لە خۆیدا شکاندنی سەروەری حکوومەتی عێراق و خاکی عێراقە نەک تەنها باشووری کوردستان. تورکیا لە هەر کوێخەونی کورد بێت ئەو ئامانجی تێکدانی خەونەکانی گەلی کووردا و ئامانجی ئەوەیە کەوا گەلی کورد قڕ بکە، بەڵام لەم کارانەی کە دەیکا بێ ئەوەی گوێ لە سەروەری وڵاتانی دراوسێ بدات، چ سووریا بگرێت چ باشووری کوردستان کە عێراق بگرە، دەبینین دەشێتە ناو خاکی ئەم وڵات و ئەو وڵات. تورکیا بۆ خۆی ئێستا بۆتە مەترسیەک بۆ ئەمنیەتی تەواوی ناوچەکە نەک تەنها بۆ کورد، هەر بۆیە پێویستە کات تەواوی دەوڵەتانش بێنە دەم ئەم مەسلەیەوە و بتوانن هەڵوێستی بتوانن ئیدانەی کردارەکان و هێرشەکانی تورکیا بکەن. لە کاتێکدا ئەوەی ڕاست بێت بەرپرسیارەتی تجاوزکردنی تورکیا بۆ سەر خاکی کوردستان بە باشووری کوردستان نەک دەکەوێتە سەر حکوومەتی هەرێمی کوردستان و پارتی دموکرات بزات، بەڵکو دەکەوێتە سەر خودی حکوومەتی عێراقش، چونکە هەر چۆنێک بێت حمایەکردنی خاکی عێراق لەسەر ئەستۆی تەواوی حکوومەتی اتحادی عێراق چ بە هەرێمەکەی و چ بە حکوومەتە اتحادیەکەیش، بەڵام کەوتنە ژێر ئەژمۆنی دەوڵەتانی داگیرکەر ئەمە ئێمە بۆ خۆمان شەرمەزاری دەکەین. مەوزوعی عێراق و بێدەنگی عێراقش دەگەرێتەوە بۆ کۆمەڵێشت، ئەویش خراپی سیاست یاخود کورد نەیتوانی ئەم پارتانەی باشووری کوردستان نیانتوانی سیاستێکی حەکیمانە بکەن، سیاستێکەوە ئاشتی پێکەوە ژیانی گەلان لە ناو عێراقدا فراهم بکەن یاخود بتوانن بانگەشەی بۆ بکەن، تایدا کەسبی نەتەوەی عەرەبیش بکەن کە بتوانن ئەوان بێنە جواب. ئێستا حکوومەتی عێراق بۆ خۆی وا بەو شێوەیە سەیرەکات کەوا هاتنی هێزێک یعنی سوپای تورکیا بۆ ناو خاکی باشووری کوردستان بە لاوازکردنی کورد دەزانێ، هەر بۆیە ئەوانش بێدەنگن، چونکە لە ڕاستیدا ئەم دەوڵەتانی ئەقلیمی دەوروبەر چ ئێران بگرێت چ تورکیا چ سووریا چ عێراقش هەمویان لە ئاواتی ئەوەن کە کورد بەهێز نەبێت، کورد پێگەی خۆی نەبێت، کورد خاوەن قسەی خۆی نەبێت، خاوەن سیاسەتێکی ڕوون و باشی نەبێ، هەر بۆیە هەمویان ینی بە هەماهەنگی ئەگەر چی بە هەماهەنگیش نەبێت دەگەر لایەنێکیان ئەوە بکەن تەجاوز بکە، هەوڵەدا لایەنێکی تر بێدەنگی بنوێنێ، بێدەنگیەکەش خۆی لەخوای دەشێتە بابی ئەوەی کەوا پشتیوانێتی، چونکە عێراق ئەگەر بربژێرتانەیە بەڕێزی شت بربژێری نەوەی نوێی بۆ پەرلەمانی عێراقی چۆن کارنامەتانەیە پرۆگرامتانەیە کارەکەن بۆ تێکشکاندنی ئەم بێدەنگیە کە ئێستا هەم لە کوردستانەیە هەم لە عێراقی بە تایبەتیش ئێوە کە ئەگەر بگەنە پەرلەمان چ پلانێکتانەیە بۆمە؟ بەڵێ خودی خۆم کە وەکو کەسێکی یاسایی ئێمە کارنامەی باشمان هەیە بۆی کە لە دەمی داهاتووە ئەگەر کاندیدی ئێمە بچێتە پەرلەمانەوە ئێمە بتوانین لە ڕێگەی ئەوەی کەوا بە کۆدەنگ بتوانین زەخت لەسەر پەرلەمانی عێراق بکەین، ئەندامانیش هاودەنگ بن لەگەڵمانە کەوا بێدەنگ نەبن لەم هێرشانەی یاخود تەجاوزکردنی تورکیا بۆ سەر خاکی کوردستان یان خاکی عێراق، چونکە وەکوتم هەرێمی کوردستان سەر بە عێراقی اتحادیە، هەر بۆیە جگە لەوەش ئێمە کاری باشترمان هەیە، یعنی مۆزوعی ئەوەی کەوا مەسلەی ئاشتی پێکەوە ژیانی گەلان، مەسلەی کێشەی ژنان و هەروەها پەروەردەکردنی کۆمەلگایەکی تەندروستمان هەبێت، چونکە ئەگەر کۆمەلگا پەروەردەیەکی باش نەکرێت یاخود تاک پەروەردەیەکی باش نەکرێت بێگومان دواتریش کۆمەلگایەکی ناتەندروست دەبێت. ئێمە کێشەیەکی زۆرمان هەیە لە دەستوری عێراقدا، بۆ نمونە لە مادە 14 لە دستوری عێراقی 2005دا باسی لە یەکسانی ژنان و پیاوان دەکات کە ئەمە خۆی لە خۆیدا لەلایەکی تریشەوە کاتێک باس لە مەسلەی شایەتی ژنان یاخود مۆزوعی میراتگەری ئەمە یعنی دووشتی تەناقوزن و هەر دیسان لە مادە 20 لە دستوری عێراقی بۆ ساڵی 2005 باس لەوە ئەکا کەوا ژنان و پیاوان بە شێوەیەکی یەکسان بتوانن ئەو مؤسساتە عامانە بتوان بەیەکەوە بەڕێوەبەراتی بکەن، جگە لەوەش بە شێوەیەکی یەکسان بەشدار بن لە لە ساحەی سیاسیدا لە دەنگدان و لە هەڵبژاردنشدا، ئەمەش خۆی لە خۆیان ئەگەر بیت و بەراوردی بکەیت بە مەسلەی کۆتا و ڕێژەی ژنان لە پەرلەماندا ئەمش دیستان تەناقوزێکە، ئەمانە هەمووی کێشەی ئەساسین جگە لەوەی کێشەی مەسلەی
ژنکوشتن بە بیانووی شەرەفەوە و هەروەها مەسلەی بیر لەوەکردنەوە نەک ئێمە ئەسڵەن کار بۆەوە ئەکەینکەوا ڕێگە نەدرێت لە پەرلەمانی عێراقدا باس لە مەسلەی زەواج قاسرات بدرێ هەر ڕێگە پێ نەدرێت تەرحی بکرێت چجا بەوەی کە یاسایەک دەرکرێت بەو شێوەیە کە ینی کچی گەنج زەواج بکە ئەمە و چەندین پرۆگرامی تری یاخود بەرناکار بەرنامەی ترمان باست لە پلانی خۆتان بۆ هەڵبژاردننی پەرلەمانی عێراقکردن و گەشتنتان بە پەرلەمان کرد. تۆ لە دەڤەرێکەوە هاتووی دەڤەری گەرمیانە ئەو دەڤەرە قوربانی زۆری داوە 182,000 ئەنفال لەوێ هەبووە بە هەزارە شەیدی سەنگەر هەبووە ئەڵبەتە لێ قەومان هەبووە دەڤەرێکی بەرفراوانە کە لەم دوایانەشدا لە 16 ئۆکتۆبەردا دیسانەر پشکی شێری وەبەرکەوت. ئێوە چ پلانێکتان هەیە بۆ ئەنفال بۆ کەسوکاری لێ قەوماوان بۆ پاژماوەکانی ئەنفال بۆ ئەو هەموو وێرانەی کە لەو دەڤەرەدا هەیە بۆ پێشخستنی کۆمەڵگای گەرمیان پلانی ئێوە تایبەت بۆ ئەوێ چییە؟ دوو خاڵی گرنگ هەیە کاری لەسەر بکەین. خاڵی یەکەم بە سزادانی یاخود بڵێ بەدادگاکردنی تەواوی ئەو مستەشارانە و ئەو کەسانی کە دەستیان هەبوو لەو تاوانە بەدناوە و هەروەها مەسئلەی ئەوەی کەوا دادگای باڵای تاوانەکانی عێراق بە بڕیاری ژمارە 1 لەسەر جیم 2 بۆ ساڵی 2007 بوو و بڕیاری پەرلەمانی عێراق بە ژمارە 26 بۆ ساڵی 2008 لەو بڕیارانە ئەنفالیان بە کۆمەڵکوژی حساب کرد واتە بە جینۆسایت حساب کرد. ئەمە خۆی لە خۆیدا گرنگیەکی زۆری هەیە چونکە کاتێک کە بڕیارێک دەرئەچێت لە پەرلەمانە کە مەسەڵەن تاوانێک یاخود کردەوەیەک بە تاوان حساب بکرێ بێگومان ئەمە ئاکامی لێ ئەبێتەوە ئەویش ئەوەیەکەوە مەسەڵەن بەرپرسیارەتی تاوانکاری جنایی و هەروەها بەرپرسیارەتی مەدەنی بەرپرسیارەتە جناییەکە ئەکەوێتە ئەستۆی ئەو حکومەتەی پێشووتر يعني حکومەتی بابلێن حزب البعث کە بۆ خۆی ئەو نەما حکومەتە نوێکە پاش سقوط سەدام تاوانە جنایەکە ناگرێتە ئەستۆی خۆی چونکە ئەم تاوانی نەبوو بەڵام تاوانێکی تر ئەگرێتە ئەستۆی خۆی ئەویش تاوانە مەدەنیەکەی شارستانەکەی کە قەرەبووکردنی کە سوکاری خاوەن ئەنفالە چونکە ئەو تاوانە زەرەر و زیانێکی زۆری لێ کەوتەوە چ لە ڕووی مادی و لە ڕووی معنەوی تێکشکاندنی دەرونی ئەو کەسانی کە پاشماوەی ئەنفالن و هەروەها زەرمەند بوون لە ڕووی ڕوخانی ماڵیان نەمانی کەسوکاریان نەمانی ئەو کەسانی کە با بڵێن عائیلەکانیان بەخێو ئەکرد ئەمانە خۆی لە خۆیان مافی خۆیانە کەوا بگەنە مافی ڕەوای خۆیان بەڵام هەتا ئێستا نیکانی کورد لە بەغدا نەیانتوانیوە بە شێوەیەکی باش تەفعیلی ئەم کارە بکەن و ئێوە بتوانن وەکوونەوەی نوێ تەفعیلی ئەو کارە بکەن. ئێمە ڕۆیشتنمان بۆ پەرلەمان بێگومان بۆ ئەوەیەکەوە هەوڵی جدی بدەین و کار لەسەر ئەوە بکەین چونکە ئەساس لە سەرکەوتنی ئیشوکار ئەوەیە کە دڵسۆزی و هەستکردن بە بەرپرسیارەتی و ئیرادەی پتە و ئێمەش ئەم سێ خاڵەمان لە کاندیدەکانی ئێمە بەدی ئەەکەین هەر بۆیە دڵنیان کەوا کاندیدانی ئێمە ئەگەر هات و بڕۆنە پەرلەمانی عێراقەوە فیداکارانە تێدەکۆشن لە پێناو ئەو خاڵانەی کە باسم کردن. بەڵێ باشە بەڕێز یوسرا ڕەجەب بربژێری نەوەی نوێ لە گەرمیانەوە زۆر سپاسی بەڕێزێ دەکەین سپاس بۆی کە کاتت بە ئێمەدا و لەگەڵماندا بەشدار بووی شەوێکی شادتانە بێ شادتر بۆ بەڕێزت. بەڕێزی وادیلان مژاراتە سەر هەڵبژاردنەکانی باشووری کوردستان بۆ پەرلەمانی عێراق پێ دوایە ئەبێ دەنگ بە کێ بدرێ گەل ئیدی نوێنەری خۆی چۆن دیاری بکە ڕێکارەکان چین کە جارێکی دیکەمە بە قسەی ئەو هەڵ نەخەڵەتینەوە لە ڕابردوودا لە 27 ساڵی ڕابردوودا زۆر بەڵێنمان پێدرا زۆر شتمان بۆ کرا بە خەیاڵ بەڵام لە پراکتیکدا شتێکی ئەوتۆمان نەبینی ئەم جارە ینی گەل دەبێت چی بکە بێگومەر ئەلتەرناتیڤ هەیە ینی بژاردەی هەڵبژاردننیش ئەگەر تۆ بایکۆتی بە هەڵبژاردن بکەی بێگومان دێوە ئەو واتای کە تۆ ئەو دەسەڵاتی کە هەیە ئەو گەندەڵی کە هەیە ئەو ماڵوێرانی کە هەیە قبول دەکەی بۆ ئەوەی بەرامبەری بوەستیتەوە یانیش
تۆ پرۆژە چییە بۆ گۆڕانکاریە ئەلتەرناتیڤی تەچوو یانیش پرۆژەکەت کە بتەوێ ئەو بۆشایە سیاسی کە هەم لە هەرێم هەم لە عێراقیش دروست بۆ چۆن پڕی بکەیتەوە پێگومان گەرێ بەشداری و هەڵبژارتنە بکەیت بایکۆتە تۆ پێی باش نییە زۆر کەس بایکۆت دەزانی لێرە دوو فاکتەرە دوو شێوازەیە لە کوردستان تۆ دەتوانی شێوازێکی دی بەکاربێنی بەڵام بۆ مادام مەسەلەکە مەسەلەیە ینی دوو شتی گرنگ لە پەرلەمانی عێراق ئەوەیە کە یەک تو پێکەوە ژیان بیر نەکەی دوو نەتەوایەتی بیر نەکەی ینی هەردوو گرێدایی یەکن بەڕای من و لە دژی یەکیش نین یعنی تۆ پێکەوە ژیان ئەمڕۆ نمونونەکەیمان لە ڕۆژاوای کوردستان بینی مەسەلەکەش نەتەوایەتەکە شێر بەمان شێوە لەوەیە یانیش پارچەکانی دیکە پشتیوانی لە بەشەکانی دیکە دەکەن ینی ئەم دوو فاکتەرە گرینگە خەڵک لە بەرچاو بگرێت بەڵام لە باشوور تۆ گەر بایکۆتی بکەیت تو ئەو دەسەڵاتە لەبەرەوەی ئیدی ئەو دەسەڵاتە هیچیان نەیەشتوێتەوە سبێنە شتەکان هەر بۆمە بەڵام مادەم بۆ عێراقا بێگومان گەلێک گەری کورد بەشداری تێدا بکە لەبەرەوەی لە ساڵی ڕابردوودا ئێمە هەنێک شتان ئێمە ناتوانانی بلێمان زۆر لە دەستداوە بەڵام سیاسەتی باشووری کوردستان لەگەڵ عێراقا ئەنگاوێک بۆ دواوە ئەنگاوی ناوە ئێمە ئەوە لە بیر نەکەی مەسەلەکەەوە نییە ئێمە کەرکووکمان لە دەستدا بێ یانیش خەتی گەرەمانمان لێ دەستدا بێم کێشەکە لەوە گەورەترە کێشەکە ئەوەیە کە تۆ ئمڕۆ ئەگەر لە کەرکوو کێشەیەکی کۆمەڵایەتی یانیش سیاسی هەبێ تو دەتوانی بەو 12 پەرلەمانی ئەگەر هەڵە نەبم 12 پەرلەمان کورسی بۆ کەرکووگێتر یەکیش کۆتایە ینی دەبێتە تو بڵێ 11 پەرلەمان لێ 11 پەرلەمانە تو ئەگەر بتانی هەشت حتا زیاتریش بێنی دەنگی کورد بەهێز دەبێ ئەمە بکەیتە پێکەوە ژیان بۆ کەرکووک بیگوازیتەوە بۆ بەغدا ئەمە لایەکی دیکەش دەبێتەوە هەنگاوێکی باش بۆ ئەوەی بڵین ئەو دۆڕاندنەی کە قمار لە باشوور بۆ سیاست بۆتەوە قمارکردن بووە دۆڕانی ئەیباتەوە ناوچانێکە لە قومارە ینی بۆیە ئەگەر بتەوێ ئەو ناوچانە جارێکی تر مەمەسەوە نیە ئیلا بکەوێتە 100 دەستی دەسەڵاتی کوردی دەسەڵاتی کوردیش ئەوەنە وەفادار و ڕێکوپێک و دیموکراسی دیموکرات نەبووە کە کێشەکانی خۆی چارەسەرکە ئەمڕۆ بدەمین مامۆسایان ناڕازین فەرماندەران ناڕازین هەموو کەسێ ئەمانە هەموو تابلێکمان پیشانەدا لە باشوور دەبێ هەر کەس بەژاری ئەمەڵ بژارت نەبێ بەدوای ئەلتەرناتیڤ دەگەڕێن ڕخنەتان لە یەکێتی و پارتی هەیە لە بڵین لەنەوەی نوێ هەیە لە بەرەم ساڵح هەیە لە نازانم چی هەیە لە مەسعود بەرزانی هەیە تۆ دەتوانی بەرەگای سندوقەکان دادگایی بکەیت دەنگی پێ نەدەی ئەلتەرناتیڤی تۆ چییە بەرز یوسرە باسی کرد ئەلتەرناتیڤ ئەوەیە کە ئەگەر ببێت تاندانی پەرلەمان 12 15 20 50 پارێزوان ئەوی ناپارێزن پێویست ناکە 6 ئۆتۆمبیلی جامڕەشی بۆ ناکردن ئەوش پێویست ناکە لەبەرەوەی دەبێتە دەنگی گەلیش پێویستی بە ئەوەیە کە تۆ مافەکانی گەلی بزانی ئەمڕۆ تۆ پرۆژە چییە بۆ بەغدا دەبێت لەبەرەوەی عێراقش بەدەست بەدەیان کێشوە دەناڵێنێ عێراق بۆتە شوێنی بامان شێوەی سووریا بۆتە شوێنی ململانەی سیاسی ئێران و تورکیا و دەتوانین بڵێن وڵاتانی هەرێمی وڵاتانی جیهان بۆتە شوێنی ململانەی سیاسی و سەربازی شەتاڕادێ ئەمانە وای کردووە بوونی هێزەکانی دەوڵەتی تورک لە بەرامبەر ئەو پرۆژە چییە بۆ گەندەڵی لە سەرانسەری عێراق پرۆژە چییە بۆ وەک بەرز یوسەرش باسی کرد بۆ دادگایکردنی ئەو جاش و مستەشارانی کە دەستیان لە کوشتنی گەلەکەمان هەبوو لە گەرمیان و لەڤەرەکانی دیکە پرۆژە چییە دەبێت پرۆژە تەبێت لەبەرەوەی باسماکە لە دوای ساڵی 2005ەوە ینی 2005 باوەڕم پەرلەمان عێراق لە دوای 2003 بڵین دەستێوەدانی حکومەت وڕخا حتا ئێستا 3-4 پەرلەمان گۆڕاوە ئەمە چوارەمیانە لەناو 3 خولی ڕابردوودا کورد بەڕاستی هەنگاوێکی باشی نەنا یعنی بۆچی دەڵێم ینی بەڕاستی فەشەلمان هێنا لە بەغدا خۆ لە دوای خۆ لێمە پێگەی کوردمان لەدەستدا ئەم جارێش ئەگەر ئێمە باش دەنگی خۆمان بەکارهێنین سیاست باش نەکەین سیاستێکی وەکەڵێ پێکەوە ژیان بە ئەساس نەکنین لەبەرەوەی دۆڕاندنی مەسەلە دۆڕنایەم وشە باڵش بەکاردێنم لە دەستدانی کەرکووک و دەسەڵاتی کەرکووکش هەرەوە بوو کە گەرێکیان بوو شەڕێکی کورد و عەرەب دروست ببێ گەرێکیان تورکمان دروست ببێ ئەمانە هەمووی بوونە کێشەیە کە ئێمە هەنگاو بەرەو دواوە بنین یان بۆیە ئەمە دەرفەتێکی باشە تۆ دەنگی چێتی و پارتی نادێ دەنگی بە
تەفگەری ئازادی بدە ڕاست. دەنگ بنەوەی نوێ بدا بەڵک شارەیەکە ئێمە ئەڵین کەس بایکۆت تاقیب نەکات کەرەوە، تاقیب کەرەوە 27 ساڵەوەی تاقیب 4 ساڵ کردەوە، بەدڵت 4 نەبوو 4 ساڵی ساڵی تر بیگۆڕە تو با بێتە کللتور زۆر بێگومان. ڕاست. باشە هەڵبەتە ئەم هەڵبژاردنە شتێکی کە زۆر جیاوازە ئەمساڵ بۆ من زۆر جێی دڵخۆشیە بەشداریکردنی پادەیە پارتی ئازادی دیموکراتی شاگایەکی مێژووی ئێزیدی کە بە دوو بربژێری هەیە ئێستا لەسەر سکایب لە شنگالەوە بەڕێز خودیدا مراد ڕەشۆ یەک لەو کاندیدانەمان لەگەڵدایە. بەڕێز ڕەشۆ دەم باشەگەر گوێت لە منە زۆر بەخێر بێن بۆ بەرنامەی ڕاوێ ڕۆژ. گەلێک سپاس. کار و بەرنامەی وە چیەش بۆ شەنگال پشتیویەکێ هوونێ ئەگەر گەشتن پەرلەمانی عێراقێ چ دەکەن ینی ڕەوشە شنگال چەوە دەکەن ڕۆژەوە پەرلەمانی عێراقی. حتى بقى أم دبينن برلماني إيش بالي جباكا إزدي البرلمان العراقي أم دبينن كاروباري خوا الدرستي بريبنا بنا وكي الكوتا إزديا الآليكاريا إزديا براستيك الراس براس تمثيلك حقيقي ناقة اجبر وشند امجي دهاتنا انتخابا ام هالبجارتني ندام بجدار بين المنافسه كوتا ام برنامج ما واضح ازلاله برنامج ما ماجي حشت خالقي فاتيه ما علني ما السربشتا تصوير خوجداري ام وی برنامج او برنامج حقا اش دستگاه فرمانه دا بر خستنه چه اش خلق مرائت کا اتقدمینه هر امه بردوام بن او امه سر اساس بملت ازدی را هاری کار او هشت خال چنه اگر ببید بە کورتاسیژی بێت و ئاماژەیەک بەوانە بدەی پڕ باش دەبێت. ئەو هەر هەشت خاڵ بەریژی دخوازن قەدامە ئاشنگال ئەم موافقێتی بحەسرین ببێ پارێزگەهات و گرێداری ئەکسەر حکوومەتە اتحادی بە عراقی یا ئابی پێژی ئەم دخوازن